جا خۆشە وسەکان ئەم دنیای فرسەتە بەخوا ئەسحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چاکە و چاکەکاریە لە بەخشیندەیی و سەخاوەتە منافەسەیان هەبوو نەتان بیستووە چەند جار من هەر خۆم لەم شوێنە عەرزتانم کردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕۆژێکیان پێویستی بە یارمەتی هەبوو فەرمووی موسڵمانان پارە کۆ بکەنەوە ئەفەرمێ ئیتر هەر موسڵمانێک چی پێ ئەکرا ئەیهێنا لە پێناوی خوایە ئەیبەخش عومەر کە زۆر منافەسەی ئەکردووە پێشبڕکێی ئەکرد لە خێرا لەگەڵ ئەبوو بەکرا هەرچی ئەکرد نەیەداوە پێشی ئەبوو بەکرا فەرمووی ئەمڕۆ فرسەتە ئەمڕۆ ئەبێ من پێشی ئەبوو بەکر بکەوم چووە بۆ ماڵ دیارە چەندێ پارەی هەبووە لە ماڵە ڕێک کردوێتێ دوکتەوە بەشێکی هێناوە خستوێتێ بان ئەو بڕێی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم داینا فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەوە هێنام وتی چەندێکت هێنا فەرمووی ئەی پێغەمبەری خوا نیوەی ماڵەکە ڕێک کردمە دکتۆر نیوەیم هێنا لە پێناوی خوایەدا ئیتر دڵی خۆش بوو ئەوە لە هەمویان زیاترە لە لای خۆیەوە تەماشای کرد ئەبوو بەکر هات گۆڵی خۆی هێنا و هەمووی ڕشانە ناو ئەو بەڕێی کە پێغەمبەر داینا بوو پێغەمبەری خوا فەرمووی ئەبوو بەکر چیت هێنا فەرمووی ئەی پێغەمبەری خوا چوم هەرچی لە ماڵا بوو هەموویم کردە کۆڵەکەم و هێنام قسمە ناو بەڕێ الله ئەکبەر آخر کاتی ئێمە ئەڵێن چاکترین ئەسحابەکان ئەبوو بەکرە ئەوە لەو شوێنەدا چاکی بە قسە زلەیی نییە چاکی بە باڵا بەرزی نییە چاکی بە هەنگی تەسەڕوفات نییە چاکی بە نازانم ئەمڕۆ ئەوەی کە بۆتە قیاسی چاکی لە لای ئێمە ئەوە نییە واللهی خۆشەویستەکانم پیاو چاکێک ئەڵێ ئەبوو بەکری سدیق بە زۆر نوێژ و بە ڕۆژوگرتنی زۆر نەیداوەتە بەردەمی سەحابەکانی ترە ئەبوو بەکری سدیق سێ جار لە ئیسلامە هەموو ماڵەکەی بەخشی خۆی سفر کرد لە پێناوی خوایە ئەوە کەس نەیتوانێ بیکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە چووە سەر منبەر ئاخر ڕۆژ یعنی لە ڕۆژەکانی ئەخیری تەمەنیا کە ئیتر بەر لە ئەوەی هەچی بکەوێت و نەتوانێت بچێتە سەر منبەر و بێت بۆ نوێژی مزگەوت فەرمووی موسڵمانان دەرگا زۆر بوو بە ناو مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی چەند سەحابەیەک دەرگایان کردووە بۆ ناو مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی موسڵمانان لەمڕۆ بەداوە هەموو دەرگاکان دائەخرێن بۆ ناو مزگەوتەکە ئیلا دەرگای ماڵی ئەبوو بەکر نەبێت بەس ئەو بۆی هەیە دەرگای بە ناو مزگەوت فەرمووی موسڵمانان خەڵک زۆر خزمەتی ئەم ئیسلامی کردووە بەس هیچ کەسێ ئەوە نەی ئەبوو بەکری سدیق منەتی نییە بەسەر ئیسلامەوە هیچ کەسێ ئەمجا لە کاتی نوێژە کە ئەو خۆی نەیتوانی بێ بۆ نوێژ خۆشەویستی خوا ئیتر پەکی کەوت و نەیتوانی چەند جارێک هەوڵی دا بەڵام بێهۆش ئەکەوت ئەلەو لە حەزاتانە فەرمووی بڵێن بە ئەبوو بەکر با پێشنوێژی موسڵمانان بکە بە کەسی تری نەوت دەنگخۆش زۆر بوو قورئان خوێن زۆر بوو باڵا بەرز و جوان زۆر بوو فەرمووی بڵێن بە ئەبوو بەکر با پێشنوێژی موسڵمانان بکە عایشە ئەفەرمێ واللهی شەرمم کرد وتم بە ئەبوو بەکر نەبێ باوکی بوو ئەبوو بەکر وتم لەوە چێ ئیسەر ئەبوو بەکر لە شوێن پێغەمبەر نوێژ بکە یەکەم جارە و ئەمانە خەڵک بە چاوێکی ترسی ئەبوو بەکر یعنی ئەبوو بەکریان وەکو شوم بێتە بەرچاو ئەڵێ بە بیلال بوو وتم بڵێ با عومەر بەرنوێژی بکە ئەڵێ کە عومەر ڕووی کردە مسلمانان فەرمووی ئستەو واعتەدیلوا ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حاڵی زۆر خراپ بوو بەڵام هاتەوەشی خۆیان و پەردەکەی لادا فەرمووی واللهی نەخوا ڕازیە نە مسلمانان ڕازین جگە لە ئەبوو بەکر پێشنوێژی بکە مادام ئەبوو بەکر هەلنەو جەماعەتە سکتن مەڕێزان لە مەواقیفە ئاوا ئینسانەکان دەرەکەون ئەو باوکە مەزنە کە ئەبوو بەکری سدیقە کە ئاوا بەخشین دەبێ بە تەئکید مناڵەکانیشی شوێنی خۆی ئەکەون بە تەئکید کچ و کوڕەکانی چاوی لێ ئەکەن سیرکەن بەڕێزان لە سەردەمی خلافەتی عەبدوڵای کوڕی زوبەیرە عەبدوڵای کوڕی زوبەیر پارەیەکی زۆر کە ژمارەکەی 180,000 دینار ئەنێرێ بۆ دایکی ئیمانداران لە مەدینە عائیشە کچی ئەبوو بەکری سدیق و خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوا لە قورئانی پیرۆزە بە دایکی ئیمانداران ناویانی بردووە خێزانەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەینێرێ بۆی کە بیدا بە احتیاجی خەڵکی مەدینە خەلیفەکانی کاتی خۆی ئاوا بوون سەرکردە و کاربەدەستانی کاتی خۆی ئاوا بوون چاویان لە وەزعی خەڵک بووە بیریان لە حاڵی خەڵک کردوتەوە بۆیە کاتێک عەبدوڵای کوڕی زوبەیر ئەو پارەیە ئەنێرێ بۆ دایکمان دایکی ئیمانداران عائیشەی خێزانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە کچی ئەو ئەبوو بەکر بوو ئیتر هەر ئەو ڕۆژە دانانشێت هەمووی ئەبەخشێتەوە بەسەر خەڵکی مەدینەیە خۆشی بە ڕۆژوو ئەبێ جا دوای ئەوە کە کاتی فتار تێداوا لە
خزمەتکارەکەیەکە ئەڵێ هەندی ئاوم بۆ بێنیان هەندی شتم بۆ بێنێ لەگەڵ ئاوەکە بۆ ئەوی فتاری بکەم بەربانی پێوە بکەم ئەوی شتێکی بۆ تێرێ هیچ نابێت لە ماڵیانە ئەنی هەندێک زەیت و نانە ڕق ئێمە بۆ دێنێ ئەڵێ بۆچی هەندێکت دل نەدایەوە لەو پارەیە بمادایەتە خوورمایەک مادایەتە شتێ بۆ خۆمانیش هیچمان نییە فەرمووی خۆزگایە پێمت بووتایە بەخوان لەبیرم چوو پێمت بووتایە شتێکم جێ ئێڵاوە بەڵام لەبیرم چوو 180,000 دیناری ئاڵتوونی عیار 24 هەر هەمووی ببەخشیتەوە ماڵی خۆتت لەبیر بچێت